سڵاو بینەرانی خۆشەویست لە ڤیددیۆیەکتر و بابەتێکی دیکە بە ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. بابەتی ئەمجارەمان سەبارەت بە مرۆڤی ناندەتاڵەکانە و هیوادارین بە باشترین شێوە بۆ ئێوەی خۆشەویست ڕوون بکەینەوە کە ئایا نیاندەتاڵەکان لەکوێ و چۆن ژیاون و چۆن لە ناکاو لە ناوچوون. هەر بۆیە هیوادارم تا کۆتای ڤیددیۆکە بینەرمان بن. با دەست پێ بکەین.
کاریگەری جینەکانی لە دەرەنجامی زاوزێدا زیاتر دەکات. هەروەها ئەوەش بۆ توێژەرەوەکان دەرکەوتووە کە شێوەی دووموچاو گۆڕاوێکی بەسووتر بووە بۆ بەداداچوونی کاریگەریەکانی زاوزێ نێوان نیاندەرتاڵەکان و مرۆڤی نوێ. بەگشتی نیاندەرتاڵەکان تەنها لە مرۆڤ گەورەتر بوون. بە تێبەڕبوونی کاتیش قەبارەی دووموچاوی مرۆڤەکان بچووکتر بووە. لە ڕاستیدا هەندێک لە سیماکانی دووموچاو بەڵگەی تێکەڵاوبوون و زاوزێ لەگەڵ نیاندەرتاڵەکان هێشتەوە. نیاندەرتاڵەکان کە باو داپیرانی ئێمن لەگەڵ ئەوەی لە ئوروپا و ڕۆژهەڵاتی نزیک و کوردستان دەژیان، بەڵام توخمان لە ئاسیا زیاتر کە ئێستا هۆمۆ ساپیەنس لە هەر شوێنێکی تر بەجێ هێشتووە. ئەمەش دەرخستەی ئەو ڕاستیە کە نیاندەرتاڵەکان لەگەڵ مرۆڤی ژیر هۆمۆ ساپیەنس بە مرۆڤی مۆدێرن ناسراون و باو داپیرانی ئێمن. تێکەڵاو بوون و زیاتریش وا دەردەکەوێت کە پیاوی نیاندەرتاڵ لەگەڵ ژن یەکیان گرت بێت و وەچیان خستبێتەوە. ئەمەش دوای ئەوە ڕووی داوە کە مرۆڤی نوێ ئەفریقای بەجێ هێشتۆ و گەیشتۆتە ئوروپا و باکووری ئەفریقا و ینی پێش ئەوەی لە ئاسیادا بڵاو ببنەوە. شەشی بەخێر بێن. مێژووی کورد ئێمە هەموو وەکو نەتەوانی جیهان ئێمەش مێژووی خۆمان هەیە، نامانەوێ ئێمەش مێژووی خۆمان لەلایەنی خۆمانەوە بیشێوێنین. دەبی ئێمە وەکو کورد هەرکەس لە ڕاستە خۆی دەبی بیپارێزی وەکو بریبیلەی چاو. و پێشترێ مەسەرەن ئەمە گەورەکمان هەبوو لە ماڵەوە، مەسەرەن برا گەورەکەم بوو، داکەم بوو، جیرانم بوو، مامۆستا بوو، لە دەرێ هەر کەسێک هەبوو گەورەکتە بوو. بەڵام ئێستا لەو زرفەی ئێستا هەر کەسێک ڕاست دەفتە گەورەت. پێویستە ئەمە هەموو پێویستمان بە یەک گەورەی هەیە، وەکو پێویستمان بە یەک سەرکردەی کورد هەیە، پێویستە هەموو کورد یەکدی بگری و مێژووی کوردەکانیش زیاتر لەسەر کتێب و شتەکان نووسرایتەوە و زیاتر بەلاوەک نەناخەوە دوایە وترایتەوە بە جێی خەڵک گەویشتیەوە. ئەمە لەلایەنی خۆمەوە هیوادارم هەموو کوردێک مێژووی خۆی بپارێزی نەیشەوێنی، چکە ئێمە بەوانەوە جوانین. ڕێز و خۆشەویستیم لە بۆ هەموو کەسێکی کە مێژووی خۆی دەپارێزی. وڵا سەبارەت بە پرسیارەکە شیاندنی مێژووی کورد، من بەڕای من وەکو خانم کتێبخانەیە ئەتوانم بڵێم بەڕاستی مێژووی کورد شێندرا و ئەشێنرێش بەردەوام. بۆ نمونە تو سێریەکەی کۆمەڵی شتمانەیە مولکی کوردە، هەر لە هونەرەوە بگرە، هەر لە شانەوە بگرە، هەر لە دێری، هەر لە شۆڕشەکانەوە بگرە، هەر لە ینی ئەو شتانی کە مولکی کوردی پێوەدا بەداخەوە لەلایەن دەوڵەتان و لەلایەن کەسانی ناحەزە و دژی بە کورد ڕاستی لێ مازەوت تەکرێ و مێژۆکەمان ڕۆژ بەڕۆژ لە ناو دەچێ. ئەگەر بۆ تو سەری ئەمەی واقعی کوردستان بکەین، ئەگەر هەر بستعارێکی ئەم کوردستانە هەڵدەینێ مێژێکە بۆ خۆی، ئەگەر بێت و ئێمە خۆمان خەمی خۆمان نەخۆین ئەوانی کە لەم کوردبوارە ئیش دەکەن و مێژنووسان لەم بوارە ئیش دەکەن، ئەگەر هەڵ نەدەن بەڕاستی ڕۆژ بەڕۆژ ئەوشمان مێ لە دەستمان دەچێت. بۆیە من پیشنیارەکەم ئێمە بە هەمومان هەڵدەین بەوانی کە ڕۆژێ لە ڕۆژان مێژویان نووسێ، بۆوانەی ڕۆژێ لە ڕۆژان لێکۆڵینیان لەسەر مێژووی کورد کردووە، با ئەو بەڵگەنامانە بێننەوە کە لە وڵاتان دەست بەسەرا گیرا لە مەتحەفەکانە دانرا و بۆی مێژووی کورد نەزانرێتی و چریە. ئەگەر بێت و ئەو لیژنانە سەردانێکی ئەو شوێنانەی کوردستان بکەن هەمووی ژیانی مرۆڤایەتی دەرەخاکە کورد کە مێژووی کورد چەند زمانێک لێرە ژیان هەبوو بۆتەوە. بەڵام ئێمە ناوە تا دەوڵەتێکمانێ، ناوە تا کەسێکمانێ درسۆزمان بێ، ناوە تا پشگیری نێودەوڵەتیمانێ بۆی هەڵما بۆ بدام مێژۆکەمان دووبارە زیدی بێتەوە، یانەوە تا لە ناو نەچێ بۆ یانەوە تا
مێژۆکەمان نەشێوێندرێ بەڕاستی ئەمە پێویستە نێودەوڵەتیانە هەرێمیانە عقلیمیانە حەوڵدان بە هەموو سەرکردە و ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان خۆمی ئەم ملەتیانە بۆی مێژوو ئەمێنێتەوە مێژوو نەتەوەیەکە مێژوو گەلێکە نوێژی ئەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لێرە پێکیان لە خاکیان کوردستانەدانا بۆیە ناکرێت ئێمە ئەوە بە ئاسانی مێژی کورد لە ناو بچێ و ئێمە دەوسەوسان دابرسی سەری دەوروبەر بکەین ئەگەر بە خۆمان هەڵمەدون بڕوان ناکە میس وڵاتێک بێ مێژوی ئێمە ڕاست بکاتەوە. ئینسانی نیاندرتال ئەوەی هەمن لێ خوێنبوومەوە لێ خوێندیتمەوە تەبیە ئینسان بدایەتەن کە وەکو ئینسان بیتن قسەی کردبی و یعنی ئەو پەیوەندیانەی کەەوە عایلەی دروست کردیە خۆی لە ئەسوپیا بیترایتەوە. ئەسوپیا مەڵبەندی ئینسانی کۆنا زیاتر لە 12-13 هزار ساڵە ئەو ئینسانە هەیە. ئەوەی بەو دوایەش مەسەرەن لە کوردستان دیترایتەوە ناتوانین پێ برێن ئینسانی نیاندرتال پێی دەرێت ئینسانی شانەدەر چونکە ئەوە زۆر لە پاش ئینسانی ئەسوپیەیە یعنی بەلای کەمی 7,000 ساڵ 8,000 ساڵ پاش ئینسانی هی ئەسوپیەیە کە ئینسانی نیاندرتالی ئەسوپیەیە. ئینسانی ما ئینسانی کە لە کوردستان دیترایتەوە لە شانەدەری ئەمە تەنیا دەتوانین پێ بڵێن ئینسانی شانەدەر لەبەرەوەی ماوەیەکی پاشتر لێ دۆزرایتەوە ئینسانەکە زیاتر کامل بووە لە شانەدەری. ئەو ملەتانەیە کە لەو دەوروبەرش کە ناوی لێدەنێن کە ئەوە هیمەیە تەبیە هەر ملەتێک ئەگەر فارس بێ ئەگەر تورک بێ ئەگەر عەرەب بێ لە کاتی خۆیدا دەستی لەسەر ئەو ناوچەیە بیت دەرێ ئەوە ئینسانی مەیە و ئەمە پێشتر لە هەموو لە ئینسانی سەر ئەو کوڕی ئەرزی کەونترین و ئەمە لە هەموو قەومێتێکی کەونترین و بەڵام تاریخیشی ئیسپاتی کردیە کەوا کورد لە منتیقەی کوردستان لە مێزۆپۆتۆمیا لە مابینی ئەو دوو ڕووبارەی لە هەموو ملەتەکانی ئەو ناوچەیە لە فارس لە تورک لە عەرەب کۆنترا خاوەنی شانەدەریە شانەدەریش کە پێی دەوترێ ئینسانی شانەدەر. هۆی لە ناوچوونی مرۆڤی نیاندرتال بۆچی دەگەڕێتەوە؟ هۆی یەکەمیان بە هۆی کەش و هەوایە کاباری کەش و هەوا تێکت و مرۆڤی نیاندرتال نەیتوانی بەرگەی ئەم بارودۆخە بگرێتەوە بۆ هۆی لە ناوچوونیان. هۆیەکی تر دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوان بە شێوەی گروپی بچووک ژیاون کە زیاتر لە 15 کەس تێپەڕی نەکردووە. ئەمەش بووتە ئەوەی کە لە ناوخوااندا وەچە بخەنەوە و تووشی نەخۆشی بن و ببێتە هۆی لە ناوچوونیان. سەبارەت بە نیاندرتال و مرۆڤی کۆن لە ئاسەوارەکەی لە کوردستان دۆزراوەتەوە لە ئەشکەوتی شانەدەر پێمان دەڵێت کە کوردستان لە کۆنەوە نشینگە و نیشتەجێی مرۆڤایەتی بووە واتە لە کۆندا کوردستان مرۆڤایەتی لێژیاوە هەمیشە بنکە و نشینگەی مرۆڤەکان بووە. ساڵی 2018 شوێنەوارناسان ئیسکلێت یا بڵام ئێسکی مرۆڤێکیان دۆزێەوە لە ئەشکەوتی
بۆ گەلی کورد و بۆ باشووری کوردستان کە ئێمە دەتوانرێت کورد بەم واستەیە بە جیهانی دەرەچی بناسێت. لای من وەکو کەسێکی ئاینی دەتوانم ئاماژە بەوە بدەم کوردستان هەم لە ڕووی کۆنەوە ئەم لە ڕووی مرۆڤی نیاندرتاڵەوە و هەم لە ڕووی مرۆڤی نوێوە یا ئەمن مرۆڤی سەردەم نشینگەی مرۆڤایەتی بووە. ئەوە تا ئاەتی قورئانی پیرۆزیش لە سوورەتی هود ئاەتی 34 دا ئاماژەیەک دەدات بە کەشتی نوح کە کاتێت خودای تبارک وتعالی دەستور دەدا کە کەشتەکە لەسەر چێوی جوودی یا هەمە چێوی گوتی کە دەکەوێتە نێوان باکوور و ڕۆژئاوایی کوردستان بنیشێت وەستەوەت على الجودی کە قورئان دەفەرمێکن نیشتەوە کەشتێکە لەسەر جوودی یارە لە زبانی عەرەبیدا پیتی گێ وجودی نییە هەر بۆیە خوای گەورەش لە قورئان کە زبانشی عەرەبیە بۆ عەرەبان هاتووە ئەم کاتی خۆی ئەم شۆی گۆڕیوە ئەم پیتەی گۆڕیوە لە گێ بۆ جێ جوودی ناوهێنراوە. بۆتەوە دیسان کوردستان خاچی کوردان بۆتەوە مەکۆ و ناوەندی سەرهەڵدانەوەی مرۆڤایەتی و ئاماژەیەکی کەش دەتوانم بکەم هەرچەند کاتەکە زۆر کەمە ئەمن دەمەوێت لە 1-2 دقیقەدا ئاماژەی پێ بدەم و کاتی بەرنامەکەشەر ئەوەندەیە من پێم وایە هەم لە ڕووی زانستیەوە زانستی سەردەم ئاسەوارناسی زەویناسی و مرۆڤناسی و هەموو ئەوە ئەم زانستانەی سەردەم کە هەنا کوردستان دەردەکەوێت کە ناوەندی بوونی مرۆڤ بووە هەنی شوێنە ئەسلەکەی مرۆڤایەتی ئەم کوردستانەی خۆمان بووە و هەم لە ڕووی ئاینیشەوە ئەوە تا قورئانی پیرۆز ئاماژە دەکات کە کەشتی نوح لەسەر چێوی کوردان واتە گودی نیشتەوە و پێم وایە لە ڕوویەکی دیکەشەوە کە خودای گەورە وإذ قال للملائكة إني جاعل في الأرض خليفة کاتێک کە خودای گەورە بە مەلایکەتەکان دەڵێ ئەمن دەمهەوێت لەسەر گۆی زەوی جێنشین دروست بکەم مەبەستی ئەوەیە ئەوە خوێندنەوەی خۆمە لە ڕووی زانست و عەقلانیەتی خۆمدا کە مرۆڤی نوین یا مرۆڤی سەردەم جێگرەوەی مرۆڤی کۆنەکە هەمان نیاندرتاڵەکان چون نیاندرتاڵەکان لەو بەشە مرۆڤانەی کە هەبوونە لە هەمووان نزیکتر بووە لە نیسانی سەردەم بە جۆرە هندێک لە سەرچاوە زانستیەکان دەڵێن 90 مرۆڤی سەردەم و نیاندرتاڵەکان 99.7% لێک نزیکن بۆیە دەکرێت ئەو ئاماژەیە بدەین کە کوردستان هەم بە پێوەری ئاینی و هەم بە پێوەری زانستی سەردەم مەکۆ مەیدان و چێلگەی مرۆڤایەتی بووە. خۆشەویستکەوە تا کۆتایی ڤیدۆکە بینەر و بیسەر بوون و هیوادارم ڤیدۆکە جێ ڕەزامەندی هەموو لایەکتان بۆ بێت وەگە هەر ڕەخنە پێشنیارێکتانێت توان لە کۆمنتی ئەم ڤیدۆی بۆمان بنووسن بۆ سپاسی هەموو هاوڕان دەکەم کە لە درێژی ڤیدۆکە بەشدار بوون تا ڤیدۆیەکی تر و بابەتەکەی دیکە شاد و بەختەور بن